یەک دیاری کەمە 45 دیاری بەرەوەلامان. دیاری یەکەممان ئەم ستاندەیە. دیاری دووهەممان بریتە لەم کلێبۆردانە کە بۆ ستاندەکان ئەتوان بەکاری بێنن. دیاری سێهەممان دەغیلە و نەخشی جیهان. دیاری چوارەممان بریتە لەم پانکەیە. دیاری پێنجەممان کتێبی خوێندن لە بازدەی سفرە. دیاری شەشەممان بریتە لەو ستاندی دوامانەوە. دیاری حەوتەممان بریتە لەم دەفتەرە شەترەنجیانە. دیاری هەشتەم، دیاری نۆهەم، دیاری دەهەم، دیاری یانزەهەم، دیاری دوانزەهەم، دیاری سیانزەهەم، دیاری چواردەهەم، دیاری پانزەهەم، دیاری شانزەهەم، دیاری حەڤەهەم، دیاری هەژدەهەم، دیاری نۆزدەهەم، دیاری بیستەم، دیاری بیست و یەکەم، دیاری بیست و دووهەم ئەم مۆمەبۆندارەیە. دیاری بیست و سێهەم ئەم تایمەرەیە. دیاری بیست و چوارەم ئەم کاتژمێر و ئەم ستاندەیە. دیاری بیست و پێنجەم ئەم بلیتی کتێب خوێنەوەیە. دیاری بیست و شەشەم ئەم دەبەی ئاوەیە. دیاری بیست و حەوتەم ئەم تەکنیکی پۆمۆدۆرۆیە. دیاری بیست و هەشتەم، دیاری 29هەم، دیاری 30هەم، دیاری 31ەم، دیاری 32هەم ئەم ستاندی مۆبایلە و ئایپادەیە. دیاری 33ەم بریتە لەم لیدە. 34ەم بریتە لەم بۆردە. دیاری 35ەم بریتە لەم جزدانە. دیاری 36ەم بریتە لەم دەفتەرە. دیاری 37ەم بریتە لەم ستیکەری جۆرناڵینە. دیاری 38ەم بریتە لەم مەدالیایە. دیاری 39ەمان بریتە لەم حیبرە. دیاری 40ەمان بریتە لەم ڕاگیرە کە جانتای پێوەکەن. دیاری 41ەم بریتە لەم لیدە کە بەشەوە داگرسێنن. دیاری 42هەم، دیاری 43هەم، دیاری 44ەم، دیاری 45ەمان بریتە لەم مەحفەزەیە کە هەموو بابەتەکانی خوێنی تایە. دیاری 46ەمان بریتە لەم ستاندە کە مۆبایل و ئایپادەکانتان خەنە سەر. دیاری 47ەمان بریتە لەم کوپە. دیاری 48 بریتە لە قەسەبەکەی. دیاری 49 بریتە لە ئەم قردێلەیە. و دیاری 50مان بریتە لە ژێر کوپێک. چۆن ببمە براوی پێشبڕکێکە؟ کاپشم بخوێنەوە.